بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری بەرنامێکی تری دیالۆگی هیوان. جاریشکە لەگەڵ ئێوەی عزیزە پێگەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی چوارەم و کۆتایی سەبارەت بە کتێبی ماتریکسی چینایەتی بە هاوکاری هاوڕێم مۆیەد ئەحمەد. لە سێ بەرنامەی ڕابردووە ئێمە باسەکانی ناو ئەم کتێبە سەرنجڕەخنەیەکانی خۆمان پێشکەشی ئێوەی ئازیز کرد. ئەم بەرنامەیەمان تەرخان کردووە بۆ بەکارهێنانی ئەو باس و گفتوگوانی کە کردمان و ئەو مەسایلانی کە ئەم کتێبە چوەک تیوری کە خۆی هێناوێتی چ ئەو باسانی کە ئەتوانێت بیوروژێنێ بەکارهێنانی ئەوانە بۆ تێڕوانین لە دۆخی جوڵانەوەی کارگەری کوردستان و چەپی کوردستان. دیارە بەردەوەی بەرنمەکە دەست پێ بکەم جاریشتر لێوەی ئازیز داواکارم کە بەرنمەکانی کەناڵی هیوا بەرنامەی دیالۆجی هیوا لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە شیر بکەن و دۆستان و ئاشنایەتان بە کەناڵی هیوا ئاشنا بکەن، سەبسکرایب بکەن، لایکی ڤیددیۆکان بکەن، کۆمەکمان بکەن بینەرێکی زۆرتر ئەم بەرنامانە ببینێ. پێشوازی زۆر گەرم لە سەرنجڕەخنەیەکانتانەکەین، هەر کۆمنتێک هەر بابەتێک هەیە توانن لە یوتیوب دای بنێن. من و هەروەها مؤەیەد بۆ ئەم بەرنامانە ئامادەی وەڵامدانەوەی کۆمنتەکانی ئەوەی ئازیزی. وەگوتم ئەم بەرنامەیە ئێمە سەبارەت بە دۆخی کوردستان کارەکەین و قسە ئەەکەین، باس ئەەکەین لە ڕۆشنایی لەبەر ڕۆشنایی ئەو باسانەی کە لە عەرزی ئەم کتێبەیە هاتینە سەری و بەر لەوە لەگەڵ ئێوەی ئازیزە دووبارە بەخێر هاتنی مؤەیەد دەکەم. مؤەیەد بەخێراتی، زۆر سپاس کە جاریشی تر هاوکارمی، زۆر خۆشحاڵم بۆ ئەم بەرنامانە، پێم وایە گفتوگۆی بە پێزن و توانای وروژاندنی باسی گرنگیان هەیە و مێدەوارم بینەرانیشمان وای ببین. زۆر بەخێراتی، زۆر سپاس. چاوەکەمی ڕێزمای و سپاس دەکەم بەڕاستی منیشەر ڕامۆک و ڕای تۆ وایە و هیوادارم بە سوود بێ بتوانین ینی تش بخینە سەر هەنێ لەو لایەنانە و دەسەکانی خۆش بم بادرێکی زۆر ڕێک و پێکە و ڕێزم هەیە بۆ بینەران هەمویان. زۆر سپاس. بەڵێم وایەت من پێشەکیەکەم باس کرد کە ئەمڕۆ سەبارەت بە چەپی کوردستان ئەمانوێ قسە بکەین. من بە سەرنجێک دەست پێ یەکەم یعنی لە چەند لایەنەوە ئەتوانین باسەکانی ناو ئەم کتێبە لەبەر ڕۆشنایی باسەکانی ناوم کتێبە یاخود و قسە و باسانەی کە پێکەوە کردمانە و ڕخنانی کە هەمان بوو لە کتێبەکەش ئەو تێگەشتنی کە هەمان لە جوڵانەوەی کارگەری ئەم سەردەما بچینە سەر جوڵانەوەی کارگەری کوردستان و جوڵانەوەی سۆشیالیستی و کۆمونیستی و چەپی کوردستان. من لە ڕوانگەی باسی کاڵچاڵتێرنەوە یاخودەوەی کە لەم کتێبیان نامیراوە گەڕانەوە بۆ کەڵچەر یاخود گەڕانەوەی کەڵچەری لە ناو جوڵانەوەی کۆمونیستیە کە بایەخدانە بە ئایدۆلۆژیا، بە ڕووبینای سیاسی، بە ئەفکار و بیرروبۆچوون لەبری بایەخدان بە کێشە و گرفت و لەم پەرە واقعیەکان و مادیەکان کە ئەم کتێبە سەبارەت بەم دۆخەی چەپە لە ئاستی دنیاە. من وەهەزانم چەپی ئێمە لە دێر زەمانەوە ئەم کاڵچراڵ تێرنەی هەبووە و بەگشتی من چەپی کوردستان و چەپی عێراقیش بەگشتی ناتوانم بەبێ ئەو مۆدێلە لە باسی هوشیارکردنەوەی چینی کرێکار، ڕوبە ڕووبوونەوەی موامەراتی سەرمایەداری و ئەفکاری بۆژوازی و دیعایاتی ئیمپریالیستی و شتی لەم بابەتانە ببینم. ینی هەستەکەم ئەمە فەزایەکی زۆر گەورە، بۆشایەکی زۆر گەورەی لە خەبات و هەڵسوڕانی ئێمە داژی کردووە لە ڕابردووە و لە مخەیلەی ئێمە بۆ تێگەیشتن لەوەی کە خەباتی چیناتی چۆنە ئەچێتە پێشەوە هەمیشە خەیاڵمان لەلای ئەوە بۆ کە چۆن بیر و باوەڕی کۆمونیستی بڵاوکەینەوە. سەرەن زۆر جار قسە لەسەرەوە بۆ کە پێویستەکە خەڵک ئاشناکەین بە بیر و باوەڕی مارکسیە، خەڵک بیر و باوەڕ ئەنی جۆرێک باسی بیر و باوەڕ ئەوەی کە بیر و باوەڕێکی بیر و باوەڕشتر جێگەیەگرێتەوە بیر و باوەڕی کۆمونیستی بچێتە پێشەوە خەباتی چیناتی ئەچێتە پێشەوە وەکو تەحسیل حاصلێک تقریبان قبول کراوە.
ئەمە بە بڕوای من کێشەیەک و مۆزیلێکی گەورەی جوڵانەوەی ئێمە بووە کە وای کردووە کە کەمتر لەسەر مەسائلە واقعیەکان دەردەواقعیەکانی ئەم جوڵانەوەیمان کێشەکانی مەسەلەن ناسینی ئەم جوڵانەوەیە تێگەیشتن لەوەی کەوا ئەو ئاکتەری کە قەرارە دنیا بگۆڕێ چۆنە چییە لەکوێ هەیە لەکوێ نییە قودرەتی توانای نقاتی زۆعفی چییە و لەکوێ ڕێکداوە لەکوێ ئاعترازاتەکانی دەرەکەوێتوانە کەمتر چینە سەر ئەم مەسائلانە زۆرتر باسەکە لەسەرەوە بووە حیزبێکی سیاسی دیاریکرا و دروست دەکەی ئەم حیزبە سیاسی ئەفکار و بیرروبچوونەکانی خۆی بڵاوە کاتەوە و ئەتوانێت نموزەجێک بێت و مۆدلێک بێ بۆی کەوا خەڵک بەدەستیەوە بگرن ببن بە ئەندامی بێنە ڕیزەکانیەوە و سەرنجام کۆمەلگا لە ڕێگەی ئەم جۆرە سیاستکردنەوە ڕزگارێ بێ ئەوەی کە چینی کارگەر وەکو ئەکتەرێکی کۆمەڵایەتی پێویستی بەوە هەیە کۆمەڵێک لەمپەر و ئایق لە بەردەمی خۆیان لابەرێ هیچ کات بە نظر یاتیباروەنیجاوە پرسیارەکانیشمان ئەوە نەبووە هیچ کات باسەکە لەسەرەوە نەبوو من ئەم ڕۆژانە تقریبا 2 هەفتەیەک لەمەوبەر لە فەیسبووکە پۆستێکم داناوتم لە 10 ساڵی ڕابردووە چ توێژینەوەک لەسەر پێکاتی چینایەتی کۆمەلگەی کوردستان کراوە جێگای سەرنجە کە کەس نەیکردووە ینی مەسەلەن بۆ نمونە ئێمەمانان کە من بەش بە حاڵی خۆم ماوەیەکی دوورە لە کوردستان ماوەیەکی زۆر لە کوردستان دوورم بەڵام دووبارە ئەچی منیش بۆکە بیر لە شتی وا بکەمەوە بەڵام نەک من نا تەواوی ئەو چەپانەی کە لەوێن تەواوی ئەو خەڵکانی کە لە جوڵانەوەی کارگەریا تێکەڵن ڕۆژێک لە ڕۆژان بۆیان نەبووتە پرسیار ئەم باسە باسی پێکاتی کۆمەلگای پێکاتی چینایەتی کۆمەلگەی کوردستان باسێکی گرنگە بۆ ناچینە سەری تەرکیبەی چینی کارگەری کوردستان لە چی پێکاتووە مەسائلەکانی چین ئەم یاخود مەسەلەن لە باسی چینی کارگەرە هەمیشە لەگەڵ سوالاتی سێر و عجابی وایە بەرەو ڕۆبی کە چینی کارگەر لە وڵاتانی ترەوە هاتوون بۆ نمون لە هینەوە هاتوون لە وڵاتێکی ترەوە هاتوون لە کوردستان کارەکەن چینی کارگەر لە کوردستان تەرکیبەکەی شێوا وەکەوەی کە یەکەم جارێکە کارگەر لە وڵاتێکی ترەوە بچێت لە وڵاتێکی کە کارکە وەکەوەی کەوانە هاتوون کە لە کوردستان کارەکەن بەشێک نین لە چینی کارگەر معزیلەکانیان مشکلەکانە مشکلی چینی کارگەر نییە یعنی دقیقاً هەستەکەی کە لەم بوارە ئێمە زۆر دوور کەوتوونەتەوە باز لەسەر ئەوە نییە کە تیئوریەکانمون نەزەرەکانمان چییە باز لەسەر ئەوەیە کە ئەهەمیت بەچی ئەدەین مەشغەڵەمان چییە هەستەکەم ینی نەک هەستەکەم ئەی بینم کە مەشغەڵی جوڵانەوەی چەپی کوردستان بە تایبەتی مەشغەڵەکەی چینی کارگەر نەبووە بەداخەوە ئەگەر چی زۆر باسیەکەین ئەگەر چی لە هەموو بەیانێکە کە ئێڵێن هەموو شتێگەڵین لە بەیانەکە ئەوانە دواتر لە ئەخیر و جملەیەکی بۆ زیادەکەین بەڵام چینی کارگەر ئەم دۆخە قوبوڵ ناکە و لە بەرامبەری ئەخەباتەکە شتێکی ئاوا ئەمانە ئەڵێن بەڵام ئەوەی کە چینی کارگەر خۆی وەکو چینێک وەکو ئەو ئەکتەرە کۆمەڵایەتیە گۆڕانکاری کۆمەلگای کەوتبێتە شانوە لێرەیە ڕۆڵێک ببینێەوە بۆ ئەم ڕۆڵبینینە کێشەی هەیە گرفتی هەیە هەوڵ بین وەڵامی بدەینەوە وەکو بەشێک لە چینی کارگەر بڵێن بەشێکی بڵێن معلوماتمان هەیە زۆرتر خوێندنەوەمان زۆرترە خوێنەوارین بەش ئەو بەشە خوێنەواری چینی کارگەرین ئەمە بێتە ئەرچی ئەمە هیچ کاتێکمەمان نەکردو من ئاوایە بینم ینی ئەمە بە بڕای من کاڵچرال تێرن بۆ ئێمە هەر وەگوڵێ بە سکماکەوە ئێمە کاڵچرال تێرنمان هەبووە وانە بۆ هیچ ڕۆژە لە ڕۆژان ئەهمیێتمان دابێ بە جانیبی تر جگە لە کاڵچەر زۆر باشە منیش لەم بوارە ئەگەر قسەیە بکەم خۆی من نازانم ئەو تێرمە چەنە دروستەوە کە بڵین ئەو کەڵچەڵ تێرم لەوێ ئاوا بووە ئێمە یعنی حتا و تیۆری مۆزوعی ڕەدانەوەی کەڵچرال تێرم حتا کارکردنیش بۆ تیۆریە تەسەوڕ ناکەم زۆر لە کوردستانە هینی هەبوو بێ ینی ڕەتفەری ئەگەر کوشتێکی ڕەمزی بەکاری بێنێ ئەوە دروستە بەڵام لە کوردستانە ینی ئەو لە هینی تاریخی چەپە زۆر ئەوە نەبووە بە مەوزوع و بەحسی ینی مەسل مۆزوعی بینی سەرخانی کۆمەڵ و ژێرخانی کۆماڵ و ینی بنا ئابوووریەکەی و مەسائلە لەو بابەتان بەرحاڵەوە نقطەیەکی هی ناتوانین دواتر قسەی لەسەر بکەین پسمە سەر مەوزوع ئەساسیەکە کە تۆ باست کرد ینی بەڕاستی خۆی وایە من ئەبێت دوو شت وەرگین بە نەزەریەتەوە بەڕێی من ینی لایەنێکەوەیە کە خودی ڕەوتی مارکسیستی ینی پەیوەندێکی تۆڵی هەیە بە مەسلەی
طبقەی کارگەر و خەباتی چینایەتی طبقەی کارگەر و حتا محاولاتی طبقەی کارگەر بۆ شکڵگیری چینایەتی یعنی پەیوەندی بینی چەپ و بینی ئەم طبقەیە پەیوەندێکی تۆزێ ئاڵۆزە یعنی تەمان قسە زۆر دەتوانین لەسەری بکەین ئێستا بەڵام ئەوەمان لەبین دەچێتەوە کە خۆی خودی سترکچەرە چینایەتێکە و خودی حتا هەوڵ و تەقەلا یعنی بەڵێ خەباتی چینایەتی بە مانای کەلیمە وجودی چەپ و مۆزوعەتی لە کۆمەڵگەی کوردستان و عێراقیشە بە تووری تاریخی گەسەیری بکەین یعنی ئەم ینی ڕوتی مارکسیستی دائیمە پەیوەندێکی بە دینامیزمی ئەم خەباتە چینایەتیەوە هەبووە بە شکڵە لە شکڵەکان ئیتر تەمانەوە ئەتوانێت قسە زۆر بکەین لەسەر تاریخە واقعەکەی مقطع ینی وەکو چۆن بڵێ مەرحەلە جیاوازەکانی خەبات لەناو ئەم حرەکەتە بەڵام بەبێ یەکشت بزانی کە چەپ دەوری هەبووە من حەزەکەمەوە بڵێم یعنی بسووتنەوەی مارکسیستی لە کوردستانی عێراق من باس دەکەین ئێستا قسەکانمان ئەوەیە کە توانیوێتی لە خەباتی چینایەتی کوردستانە ڕۆڵە ببینێ یەکەم نقطە کە زۆر زۆر گرنگە کە سنووربەندیەکی بێجگە لە بەرامبەر ئیسلامیزمە بە معنا مارکسیستەکەی سنووربەندی کردووە بەڵام لە هەمان کاتە لە بەرامبەر تیاری برجوازی ساڵ لە کوردستانی عێراق کە ینی ڕوتی حرەکەی ناسیۆنالیستی کوردیە توانیوێتی سنووربەندی بکە و ئەو سنووربەندیە سیاسی و فکریە بەڕاستی بەشێکە لە خەباتی چینی کرێکار ینی بەشێکە لە یانێگە چینی کرێکار تۆ بدەوێت دەور ببینی لەباری سیاسیەوە من پێشتر باسم کرد کە چینی کرێکار لەباری سیاسیەوە بۆ ئەوەی شکڵگیری چینایەتی دروستکە ئەبێ یەکەم شت ئەمە تەحقیقکە و یەکێک لە مەسەلە هەرە گرنگەکان لە کوردستانی عێراقا ئەم سنووربەندیە لەگەڵ ناسیۆنالیزمە اینجا دەوری ئیجابی و گرنگی چەپ ینی لەوێ من بەڕێی من مەساگە هەموو جارە منە قسەیەکەم نازانم تکراری بکەمەوە لەنەوە دویەکە کە وەختێ کۆمەنیزم و ئەم حرەکەتە تازەی بزوتنەوەی کۆمەنیستی خۆی نیشانە یعنی ئەو سنووربەندیە چینایەتی بوو لەگەڵ ناسیۆنالیزمی کوردە یعنی ئیلا حدی ما بە دەرەجەیەک کە هەم حرەکەی شورایی دروست بوو هەم ینی خەڵکی کرێکار و زەحمەکێشی ئەو کۆمەڵگەیە ینی کە خەباتی چینایەتی على دوام مستمرەتیایە و بە دوای هینێکەوە بە دوای شتێکەوە کە تعبیر لەو سراعیتکە لە مەوزوعی ئەو سنووربەندی لەگەڵ ناسیۆنالیزمە خۆی دیەوە طبقەی کارگەر خۆی دیەوە بەڵام ئەوەی کە ئەم خەتا ئەم تیارە مارکسیستیە چەنە بە معنای واقعی لەگەڵ دینامیزمی خەباتی چینایەتیە تێکەڵە بێ خۆی گرێئاتەوە بەشێکە لێ ئەتوانە بچێتە پێشەوە هەر جارێکی کە مەلاحەزاکی جانی کە شعورەکەی پەیوەندە بە جانبی سیاسیەوە بۆ نمونە من ئەڵێم لە تەجروبەی خۆمانە کە باسیکەین لە کوردستانە یان ئەگەرمان توانێت لە نەوەدەکانە ینی جنبەی سیاسی کە لەو فراغە سیاسی کە دروست بۆ لە کوردستانە ینی بە هەموو مانای کەلیمە باسی دەوری چینایەتی طبقەی کارگەرمان بکردەوە بچووناتە ناو ئەم ئالێتەوە محاولاتێکی بیدایی کرا بەڕاستی من حەزەکەم باسی کەم ینی لێرە من ڕێی خۆمە نازانم ئەگەر قسەی بێت ینی قابلی جدد بێت بەڵام مەسەن بەرزکردنەوەی شورا کرێکاریەکان بەرزکردنەوەی شعاری شورا کرێکاریەکان بەشێک بوو لەو تەوەجوهە سیاسی چەپ بە ئەوەی کە لەگەڵ طبقەی کارگەرە لەو فراغە سیاسیە بتوانێت ئەمە سەرکردەی تەحولی تەغییر گۆڕانکاری سیاسی بەڵام سەیرەکەی هەر خودی چەپ لامبالاتی بەرامبەر ئەمە تەنزیلاتی جیاواز بەرامبەر ئەمە و حتا نوع لە دوورکەوتنەوە لەمەکە ینی طبقەی کارگەر و چینی کرێکارە ئەمە شورا ئەمە ناواقعیە ئەمە ئەوەیە هەزار یەک قسە هاتە پێشەوە بەڵام محاولەیەکی بیدایی تیاری مارکسی و ڕوتی مارکسیستی بوو کە بتوانێت ینی چینی کرێکار و مەسلەی تێکەڵبوون لەگەڵە تۆ گەر بە جدی بڕۆشی تا تێکەڵبی لەگەڵ ئەوەیە لەگەڵ ئەو تەسەورە سیاسی مارکسیستی بۆ مۆزوعی طبقەی کارگەر پێویستە شوراکانیشی بەقوتکەی پێویستە تێکەڵیش بی لەگەڵەیە پێویستە جوام وەڵام بیتەوە بە داینەمیزمی حیاتی طبقەکە جا من ئەم نمونەیە بۆیە هێناوە بۆی ینی چۆن بڵێ سێتە بیانی هینەکەت دروستکەین کە مەسەلەکە لەکوایە مەسەلەکە لەوایە کە فعلا ینی تیاراتێک خودی لەناو خودی چەپیشە تیاراتێکی سیاسی و فکری هەیە کە تەوەجوهەکەی نەوعیکیکەیە بەڵام ئەگە تیاری مارکسیستی بە معنای کەلیمە بۆی بگونجایە لە مەرحەلەیەکی معەنە ئەم ئیندیماجە دروستکە لەگەڵ طبقەی کارگەرە لە نقطەیەکان پرۆسێچۆ ئاسێکیکە ئەمە ڕووی نەیە یەکێک کردی بۆی کە ئەمە سیاسەتی سڕ بەگە بکەین جاری وەختیەوەی بچین
دەسەڵات بگرین ئەسڵەن باسی تۆ ئێستاش گاڵتە بە هینەکەن تۆ من حەزەکەمەوە بڵێم ئێستاش گاڵتە بە ڕقنەوەی کە شعاری 35 ساعتکار بەڵام مناسب نەبوو بێ لەویا بەڵام لە تەحلیلی خێرا شتێکی کرێکانیە شتێکی کرێکانی من باسی دیفاع لە شعارەکە ناکەم کە من بۆ فەتەیسەوەمان باس کردای بەڵام تۆجهێگە بوو بۆ ئیتیجای لە ناوچەپە بوو بە مۆت بوو بۆی کە تۆ بێت لەگەڵ طبقەی کارگەرە تێکەڵبی دیانیمیسمی لەگەڵ ئەوابی لە دوایە بوو بە سیاسی سڕف ئەو بەحسێکی گێتوانین بینە سەری بەڵام من لەگەڵ توام ینی کە لەم ینی مەخسەمەوە نیە کە دەرگاکە داخرابێ ئێستاش تیاراتی سیاسی مختلفە و تەسەوراتی سیاسی مختلفە کە ئەو عزلەیە لەگەڵ طبقەی کارگەرە دروستەکە ئێمە ئەبێ بێژگەنەوەی کە بڵێن چەند احتمالە بە میکانیکی بچێتە ناو طبقەی کارگەریش بشتوانە حتى نوع بحث مسائل بينه بەڵام لە تحلیلی خێرا تۆ بچیتەوە سەر ئەو منهەجە سیاسی کە کاری پێکە چ تەسەورێکی لەسەر فۆرمێشنی چینایەتی چی تەوەقعەکان لەسەر طبقەی کارگەر چ خوێندنەوەیەکی هەیە بۆ وجودی طبقەی کارگەر ناو ئەو سیستما و بۆ تەحولاتێکی سیاسی و اجتماعی کە و فکری لە کۆمەڵگەکە هەڕووبە بەڕای منەوانە هەمووی مەسائلی زۆر جددی و سیاسی و ئیسەش زیندون و تووشیشمانە بێتەوە بەیانی دووبانی لە هەموو تەحولاتێکی تری ئەم سڕای چیناتی لەناو ئەم کۆمەلگای هەم لە کوردستان و هەم لەسەر سەعیدی عێراق ئێمە دەرگیرە بینەوە اینجا ئەوە من لێرە اختفاکەم بە قسەی بۆی مەجال بم بە تۆ بەڵام ئەمانە بدایەتی ئەو مەسلەیەن کە ئێمە چۆن ینی تێکەڵاو بوون لەگەڵ واقعەتی چینی کرێکار و بوون بە بەشێ لە دینامیزمی سڕای چینایەتی لە کوردستان ئێستا قسەکەمان لەسەر کوردستانە لە کوێ ئەڕاتە پێشەوە بێ چۆنە هینەکەی چۆنە بدایەتەکەی من بە هەر حاڵ مۆید لەوە بڵێم کە ینی لە بڵێم سەرنجێکم لەسەرم بەشەی قسەکانی پێشەوە بچمە سەر خاڵێکی تر یەکەمین شت مەوزوعی فۆرمی ینی ئەو هینە ئەو تێرمە تێرمی سنووربەندی لەگەڵ ناسیۆنالیزم یا سنووربەندی لەگەڵ بۆژوازی بە جۆرە لە جۆرەکان ئەتوانێت لە سیاقێکا معنای هەبێ کە سنوورەکان لەگەڵ ئەو جوڵانەوانی ترا قابلی تێکەڵبوون بێ زانی مەسەلەن لینی کاتی خۆی سنووربەندی لەگەڵ هینا کرد لەگەڵ تەیاری سۆشیال ناسیۆنالیستی ناو سۆشیال دموکراتا کرد ینی باسەکە لەسەرەوە بوو ئەم تەیارە وجودی بوو لە ناوم حرەکەیە و لەسەر ئەساسی حرەکەی کارگەری وت لێرە ئەمە سنووربەندی بکەین و خۆمان جاکەینەوە لە جوڵانەوە یا لەگەڵ ئیکۆنۆمیزما کە بەشێک بوو لە هین بەڵام جوڵانەوەی ناسیۆنالیستی سنووربەندی لەگەڵاکردنی خۆی بە بەعنایەک وەکو اعترافکردنێکە بۆی کەوا ئێمە هەمومان لە ناو جێگایەکی دیاریکراوین وەقابل بەوەی سنوورەکانمان تێکەڵ بێ ئەمە باسکردن لەوەی ئەمە هەردووکمان لە جەبهەی جوڵانەوەیکی دیاریکراوین لە کوردستانە واقعیتەکەشی ئەوەیە جوڵانەوەیە کە لە کوردستانە هەبوو جوڵانەوەیکی دژی ڕژێمی جوڵانەوەیەک لە پێناوی ڕزگاربوون لە دەست سیستەمی نەتەوایەتی وجودی بوو سنووربەندیکردن لەگەڵ ناسیۆنالیزمە لە ساعیدی جوڵانەوەیکی ئاوایە معنای هەیە بەڵام باسەکە بێتە سەر جوڵانەوەی کارگەری شتی ترە بێ لە بەرامبەر ناسیۆنالیزمە بکرێ بەڵام لە هەر حاڵە مشکلەکە ئەوەیە ئەمە کاتشڕڵ تێر و ئەشتانە کە وتت باسی نەکراوەکو مەقولات نەهاتووە بەڵام خودی ئەوەی معزلی یاخود کێشە و گرفتی بەردەم جوڵانەوەی کارگەری لە کوردستانە بەوە بینراوە کە ئەفکار و بیر و بۆچوونی ناسیۆنالیستیە بە جۆرێک تێگەیشتنێکی زۆر کاڵچەریانەیە لە مەلزوماتەکان و پێداویستەکانی بەرەو پێشوونی خەباتی کارگەری لە کوردستانەوە پێم وابێت چەپ هەر ئەمەی کردووە و چەپ نەک لەگەڵ دەوروبەری خۆیان نەک لەگەڵ کۆمەلگایە لەگەڵ چینی کارگەرە بۆ خۆشی هەر ئەمەی کردووە یعنی ئێمە جیابوونەوەکانمان لە ناو جوڵانەوەی کارگەریە لەسەر ئەساسی بایەخدانەکانمان نییە لەسەر ئەساسی مەشغەڵەکانمان نییە لەسەر ئەساسی ئەوە نییە کە ئێمە چ مەشغەڵەتێکمان هەیە و تەرەفی مقابل چ مەشغەڵەتێکی زۆرترین جیابوونەوەکان لە ناو جوڵانەوەی چەپی کوردستانەوە ئەو بڵین سنووربەندیانە کاکرێ لەگەڵ یەکترا و ناوی جۆرا و جۆری لێنرێ لەسەر ئەساسی و بنەمای تێکستێکی دیاریکرا و بەیانێکی دیاریکرا و موقفێکی سیاسی دیاریکرا و یا تیورێکی دیاریکرا بۆ لە خراپترین حاڵەتە یا بڵین لە بەرجەستەترین حاڵەتە ئەوچینە خلاف بوو بێ لەسەر تیورێکی معەن بەڵام ئەگەر لەسەر مەشغەڵەت بێ لەسەرەوەی کە تۆ ئەتەوێت چی بکەیت و خەریکی لەگەڵ چ بەشێکی کۆمەلگایە سەرۆکارت هەیە و بەشێکی تر لەگەڵ چ بەشێکی تری کۆمەلگایە ئەوێ سەرۆکاری هەبێ
ئەمە نییە. ئێمەوە سەر دووبارە مامەڵەکردنمان لەگەڵ کۆمەلگای، یعنی لە زۆر بوار و مەجالاتە ئێمە دەرگیری ئەم مەسەلەی کاڵچەریە ئەبین. بۆ نمونە لە بەرخوردکردنمان بە ئاین، بە دین، بە ئیسلامیەکان. بەڵێ ڕوبەڕوو وەستانەوەی ئیسلامیەکان شتێک بۆ لەوانەی کە جوڵانەوەی چەپ هەمیشە کردوێتی و بەشێکە لە خاڵە پرشنگارەکانی مێژووی کوردستان کە حرەکەتێک جوڵانەوەی بۆ بەرامبەر بە ئیسلامیەکان ڕاوەستاوەتەوە. بەڵام خودی شەڕکردن لەگەڵ ئیسلامیەکانە زۆر دوورخراوەتەوە لە بۆعدە تەبەقاتی چینایەتی. یعنی تۆ ناتوانی کارگەرێک وەکو کارگەر کە لە بەرامبەر سەرمایەداری لە بەرامبەر چەسانەوەی وەستاوەتەوە لە جێگایەکە لینکێک دروست نابێت لە بینی ئەم جوڵان و جوڵانەوەکی ترا. زۆرتر وەکو جوڵانێکی فەرهەنگی، وەکو ڕزگاربوونێکی فەرهەنگی. مەسەلەی ژنان بە هەمان شێوە، مەسەلەی ژنان دابڕاوە لە بۆعدە چینایەتێکی، تو نایبینیتەوە. ینی من ئەوتا کە ئەبینی من وشەی کارگەر زۆر بەکارێنە، من بە مەبەستەوە واڵە منیش دەزانم لە کوردستان بە کارگەرەڵێن کرێکار. بەڵام کرێکار ینی کەسێک کرێ وەرەگرێ. بە بڕای من چینی کارگەر لە کوردستانە لە هەموو ئەو ژنانە پێکاتون کە هەموو ڕۆژێک چەند مناڵ پۆشتۆپەرداغەکە نانی چەند مناڵە دەن مناڵ گەورە ئەکەن و خەریکن مردەکان حەسێنەوە بۆی کەوا بۆ سبێنە بڕۆنەوە کارکەن. ئەوانە بەشێکن لە چینی کارگەر، کرێ وەرناگرن لە هیچ کەسێک، بەڵام بەشێکن لە چینی کارگەر. من بەم ئەعتیبارە پێم وایە باسکردن لە مەسەلەی ژنان بە دوور لەوەی کە قسە لەسەر شەوسانەوەی چینایەتی بێ وەکو مۆزوعێکی دابڕا و دیاریکرا و مۆزوعی شەڕ لەگەڵ پاتریالیزمە، ئەمە بەشێکە لەو مامەڵە کەڵچەریەی کە ئێمە لەگەڵ کێشەکانی کۆمەلگایەکی. یعنی لە هیچ کام لەمانەیە ئێمە ئەو شتەی کە ئەتوانێت چینی کارگەر لە مەدانی جۆر بە جۆرا بناسێتەوە لەم ڕوانگەیەوە بۆی ناڕۆین و ئەو معزیلات و کێشەنە نبینین لە بەردەم جوڵانەوەکانی ڕزگاربوون لە جۆرە هاستەم کە ئەتوانێت چینی کارگەرتیایە بەشدار بێت. ینی لە چەسانەوە لەسەر ژنان لەستەم لەسەر ژنانە بۆعدە تەبەقاتەکەیمان لێون بووە لە کاری ئیسلامیەکان لەو فەرهەنگە دواکەوتوێکی ئیسلامیەکان هێنن هیچ کات ناتوانین بۆعدە تەبەقاتەکەی دەستنیشانکەین و ببینین یا کەمترین حاڵ ئەچی لەسەرەوەی کە بە چینی کارگەر بڵین کە ئەمە یعنی چی؟ ئەمە چی ئەوێ لە تۆ؟ ئەم جوڵانەوەیە سەرنجام بۆ ژیانی تۆ، بۆ گوزەرانی تۆ، بۆ ئایندەی تۆ، بۆ بەختەوەری تۆ، بۆ مافەکانی تۆ بەمە چی هەیە؟ هیچ کات ئەمانەمان نەکردووە بە بەشێک لە ئەم جوڵانەوە تەبەقات. یعنی مەبەستمەوەیە باسمان لەسەر کەڵچەر و گیرۆدەبوونمان بە بیر و باوەڕ و ئەفکارەکان و عقایدەکان لە مجتەمەعا گیرۆدەبوونی چەپێکی پێش مارکسە. هەمیشە جوڵانەوەی چەپی کۆمەڵگەی کوردستان لەگەڵ ئەفکارە شەڕی کردووە. پێی وان بۆ لە ئەفکار ڕزگارمان بێ کۆمەلگا ڕزگارە بێ، لەگەڵ وەقایع ڕۆژانەیەکانە، لەگەڵ کێشە ڕۆژانەیەکانە کە بەردەم بە چینی کارگەری گرتووە شەڕی نەبوو، شەڕی نەکردو. هەر بۆیە مەسەلە تێکەڵبوونی کۆمەڵایەتی بە چینی کارگەر ناکرێت و تێکەڵبوون بە جوڵانەوەی چینی کارگەر لە بناغەوە لە بنەماوە گرێگۆڵە و کێشەی لە بەردەمایە. من ئاوای تێکە. زۆر باشە. خۆی ئەم دەخسە زۆر ینی هەمەلانەیە بەڕاستی دەست خۆش بێ، ینی کە بەم ئیتیجایە ڕۆشت مەساری مناقەشەکەمان. ینی یەکەم شت من لەگەڵ ئەوەی تو هەم ینی کە بڵێن مۆزوع ئەو سنووربەندی کە تۆ باسەکەی ئەو خۆی ئەو سنووربەندیە بە معنایە سنووربەندی هینە سنووربەندی ئەو چەپە بووە کە تێکەڵ بووە لەگەڵ ناسیۆنالیزمە، حرەکەی ناسیۆنالیسی لە کوردستان. خەسیسەی چەپی کوردستان و ئەم چەپە تازەی کە لە هەشتاکان و هەفتاکانەوەوانەوە هاتوۆتە ئاراوە لینکێکی هەبووە لەگەڵ ئەو حرەکەی ناسیۆنالیسی بەشە ڕادیکالەکەی بڵێن کە لەو فترەیە خۆی وای تعریف کردووە. بەڵام ئەوی کە گەیشتۆتە فۆرمولی سیاسەتێکی تەبەقایەتی بکە خۆی جاکاتەوە لەو هینە بێتە دەرەوە خۆی بە گشتی خەتۆیەکی زۆر باشە. بەڵام ئەوە مەسلەیەکی ینی هین نییە، مەسەلە یانی وەکو چۆن بڵێ سڕا لە جانبی ئایدۆلۆجی ئەوانە نییە. خۆی ئەوە مانای ئەوە نییە کە ئینسان دژی کەڵچڕەلیستەکان بۆسێتەوە. باسی ئەوە ئەکەین ئێمە ئایدۆلۆجی و سیاست بۆ چینی کرەکان مۆزوعەتی هەیە، پێشوتیش باسمان کردا
قسەکەی خۆمان بەحسەکەی خۆمانوانە ئێمە باز لەم جانبەیەکەین لەم جانبێک کە بۆ چوونە پێشەوەی خەباتی چینایەتی سڕاعی سیاسی و ئایدۆلۆژی بەشێکە لە سڕاعی طبقاتی وەکو چۆن خەباتی اقتصادی هەیە سیاسی هەیە توێری هێوە ئەجل زۆر جوان تعبیری کردو لینی 1000 جار هێناوێتەوە چەندین جار هێناوێتەوە ئەمە ینی ئەم سێ خەباتە خۆی گرێدراوە ئەوەی کە پەیوەندی بە چەپۆی من چەپێکی منعاسی لە طبقەی کارگەر ینی بەڵام ئەکاساتی ئەم سڕاعی چینایەتی ناو کۆمەلگایە بەسەرەوە دیارە کە چەند ئەتوانێت خۆی لەو قاڵبە بێنێتە دەرەوە لە حرەکەکان ئێمە شتێکی ئیجابیە بەس ئەمە کولی چیرۆکەکە نییە چیرۆکی ئەسڵی ئەوەیە کە تۆ لە پەیوەند بە سڕاعی طبقەوە بە خەباتی چینایەتی لە کوردستانە چێکەی من باسەکەمان لێوە دەسی پێ قسەکەی تۆش لەسەر ئەمەیە یەکەم شت ئێمە ئێستا لەم دەورەیە لەم دەورە ئەوەی کە زەڕوری یەکەم شت کۆمەڵێ یعنی یەکەم شت ئەم سڵکچەرە طبقایەتی چینایەتی لە کوردستانە ئێمە ئەبێت جارێکی کە تعریفی کەینەوە بیناسینەوە ینی سەر بەشێک لە چەپ ئەسڵ وازی لەوە هێناوە کە چینی کرەکان هەبێت هەروجودی هەبێت تعویزی کردو بەم دوێت هەو ڕۆژش تعبیرەکان بەکارێنە بە حەشامات ینی ئەگەر تەغییراتێکی کۆمەڵایەتی ڕووبە حرەکەیەکی سیاسی ڕۆبا بێ هەموو خەڵکەکە بێتوی هەموویەتی و ئەوانە ینی مەسلەی چینایەتی جارێکە وەکو فاکتۆری وەکو ئەیجنسی وەکو عنسوری ینی خەباتی چینایەتی کارگەر وەکو عنسوری گۆڕانکاری لە فکری قسمێک لە چەپا چۆتە دەرە ناڵم هەموو چەپ ئەمە لایەنێکی یەکەمان ئەمە هینکردن ینی مواجهەی ئەمە لە شوێن و پێگەی چینی کرێکارەوە سێری مەسەلەکە بکەیت لە شوێن و پێگەی خەباتی چینایەتی کرێکارەوە سێری مەسەلەکە بکەیت بیت تۆ ئەم واقعەتی کە بەسەر چینی کرێکارە هاتووە ئەم تەغییری کە بەسەریا هاتووە ئەو ترکیبەکەی چۆن گۆڕاوە چۆن ئێستا حتا ڕۆژش باسمان کرد نازم لە بەرنامەکە بوویان نا ینی مەسەر بۆ نمونە ینی هەر خودی ئەمەی کە حیزبەکانی دەسەڵات بەشێ لە چینی کرێکار بەنەو لە ڕێگەی واستە و واستەکاری و ارتباطات بەم حیزبانەوە لە ڕێگەی ئەو ئەتوانێت ئیش بدۆزێتەوە لە ڕێگەی ئەو ئەتوانێت کارێکی دەستکەوە حیاتی بێتە پێشەوە حتا نوعێک لە هینیش نوعێک لە مەسە حتا چوونە ناو سوپا و جێش و میلیشاکانیانەوە ئەمانە بەشێکە لەو واقعەتی کە مەسەرەن چینی کرێکار ئەمڕۆ لە عێراقا لە کوردستانە دەرگیرێت ئەمە بزانین چۆنە ئالێتی ئەمە چۆنە تۆ ناکرێت کولی ئەم چینە بەشێکی باش لە چینی کرێکاکە بە حکمی ئەوەی کە دەسەڵاتی سیاسی و اقتصادی بەدەست حیزبە ناسیۆنالیستەکانەوە تۆ زەڵێکی لێ بیت و باز لە خەباتی چوونە پێشەوەی خەباتی چینی کرێکار بێ هەوڵ بێ ئەم بەشە لە چینی کرێکار کە خۆی بە هەشت طریقەیەک لە دائیرا ئیشەکە لە شوێنێکا ئیشەکە تۆ محاولە بکەیت کە ئەمانە ئەم شەقا کەم کەیتەوە لە بینی چینی کرێکارە تۆ نمونە هێنایەوە مۆزوعی کرێکاری ئەجنەبی و کرێکاری ناوخۆ باشە ئەمەش مەسەلەیەکێکە لە ئیشە هەر ئەساسیەکان کە تۆ چۆن ئەمریکا هینێکی پێ دروستەکە جیاوازیەکی پێ دروستەکە تۆ بتوانی سەرکەوی بەسەری وحدەتێکی چینایەتی دروستکەی نەقابەی موحەدیان بۆ دروستکەی هینەکان خڵقێنی بەسەریانە پەرسکەی بەسەریانە تا ئێسش خۆ دەزانی ینی من هەچە قسەکان ئەچێت بەمدا بۆ لا بەڵام تا ئێستا خۆش دەزانی ینی لە کوردستانە نەقابەی مستەقیل ناتوانێت دروست بێت ینی حتا ئەگەر بە شکلیش لە عێراقیشە هەبێت ئەوە 1001 نمونە هەیە کە ینی کرێکاران کە چەند خەما دەکەن ئایانگرن ینی نەگەیان ینی عقابیانیان دەریانەکەن ینی ئەنۆ ئاشکار شت مەقسەم چۆنە بەش ینی ئەم خۆی چوونە ناو تەفاسیلی چینی کرێکاری ئەمڕۆ مەسەن ئەوەی کە پلیکارێسکەوە باستا کرد لەو بەنامەی خۆتانە ینی واقعەتێکی تەبەقی کارگەرە لە کوردستانە مەسلەی ینی بێکاری ینی بێکاری کەویش بەشێکە لە چینی کرێکان مەسلەیەکی واقعی گەورەیە لە کوردستانە مەسلەی ئەوەی کە تۆ باس لێنایە مەسلەی ژنان تەمان ئێمە بێەوە بزانین ینی چینی کرێکار نەک مەسەرەن ئێمە سەر بە دوای ینی بڵێن ارتباطە فیزیکەکەیەوە بین فقط یعنی وەکو واقع ئیسا ئەگەر تۆ حرەکەیەکی پرۆلیتاری بەهێز هەم لە عێراق هەم لە کوردستانە دروست بێت ینی مەسلەی ڕزگاربوونی ژنان لە زۆر و لە کۆتوبندێکە بەسەریان فەرزکراوە و بۆ ئازادی ژنان و بۆ یەکسانی ژنان ئەگەرمە بەشێ نەبێت لە حرەکەتەکەی ناتوانین بڵێ حرەکەیەکی کرێکاری وەکو چۆن بڵێ قدرەتمەند و بەهێز و متەتەورە ینی حتا بێتەوە لەگەڵ عەسری ئەمڕۆها مەسەلا احتمالە ئەمە لە زمانی کۆناوان نەبوو بێ بەڵام ئێستا مستحیلە تۆ بتوانی بڵێ من حرەکەیەکی کرێکاری بەهێز و تەحەڕڕیم هەیە چینی قسمی ژنان ینی بەشی جنان لەم چینە
ئەچەوسێنێتەوە تەمیز دەکرێت بە دژی ینی ئەوانەکرێت مەخسم چۆن ئەمانە هەمووی ئێمە ئەبێ بەشێکن لە بەشێکن لە بیرکردنەوە لەسەر مۆزوعی سڕای چینایەتی بەڵام تۆ بە شتێکی کە ژۆردی بە نەزەریاتی بان یعنی ئەم کۆمەلگایانە بەڕاستی یەکێک لە نقطە هەر ئاساسیەکانەمە ئەم کۆمەلگایانە هەم لە عێراق شۆم لە کوردستانیشە ینی چینی کرێکار خۆی عاملی زەختە خۆی بە شێوەیەکی نهێنی لە باشکراش دەبێ عاملێکی زەختی زۆر گەورەیە لەسەر خودی بورجوازی ئەم بەعام مثلا کە لەو منعاتفە تاریخیانەی لەو تونندپێچە مێژویانەی کێتە پێشەوە خەباتی خۆی پیشانەیە ئەوە زەختەکە زۆر زۆر وازحە بەڵام هەچی خطە و سیاست و بەرنامەجیانە لەسەرەوەی کە چۆن ئەم سڵاع تەبەقایەتی کۆنتڕۆڵکەن ئەمە حقیقەتە وەمە بێت لە قەلبی ئەم سڵاع تەبەقایەتیەوە مواجهەی برجوازی بکەین بەڵام من پێشووتریش باسم کرد لەیەکی ئەوەی کە عێراقی بە استراتیجەتی سیاسی و بە دەوری حرەکەی کۆمونیستیەوە هەبێ یعنی لە ئاخر تحلیلات تۆ ئەم شکڵگیرە چینایەتی طبقەی کارگەر لەسەر ئەساسی تێکەڵبوون لەگەڵا لەسەر ئەساسی نەک تێکەڵبوون ینی بەشێک بی لە دینامیزمی ئەو يعني لدرهم بروناوي باش يبي ديناميزم او واش موجوده يعني وني بليك جدارك حديدي هي لبيني تشبكي واقعا بروليتاري ماركسيستي لبيني طبقه كارجر لبيني ناشطه واعيه كانوا لبيني طبقه كارجر او يعني ديواني حديديني بعكس تداخلك يعني عضوي هي لبيني انت اما بكري بالسياسه نقصه كم اويا لاخر تحليل بتوبيكي بالسياسه وفعلا جوابانەوەی الطرح و سیاست و ئەجندەکانی کە چ لە ناو چەپا چ لە دەرەوەی چەپ چ لە بەرامبەر برجوازی قەومی بەرامبەر ئیسلامیزم ئەوانە بێ هەمووی ینی بەشێکە لەم سڵاع چینایەتە ئەمە لایەنێکی هاوڕێ بەس من ئاخر شت لەسەر مۆزوعی ئەوەی کە ئێمە مەسەلەن پارچە پارچەیکەین مەسەن دژی ئیسلامی بەجان بۆسیتەوە خۆ ئیشارەت پێها دژی ناسیۆنالیزم بەجا بۆسیتەوە تۆ بێ ینی کولی ئەم سڵاع سیاسی و فکری و چینایەتە يعني وەکو وحدەتێکی چینایەتی وەکو کولیەتێ بەرامبەر برجوازی بیکەیتەوە ئەو کولیەتەش خۆی لە تحلیلی ئاخیرا عادەتەن ینی لە ڕێگەی فۆرمێشنی چینایەتی ینی وەکو باسم پێ پێشتر ئەبێت لە خلالی بەهێزکردنی ئەم چینە بێ بۆ مۆزوعی دەسەڵاتی سیاسی وەرگرتنی دەسەڵاتی سیاسی ئۆڕگوڕی شۆڕژگەرانە لە کۆمەلگایە جا ئەمانە مەسائلێکی زۆر گەورە و لای کەڵچڕلیستەکان ڕەنگە بڵێ ئەمە گراند نارەتیڤە ینی هینی عامە ینی وەکو چۆن بڵێ خطابێک گوتارێکی عامی هینە وەنیە بەڵام حکایەتی گەورە نارەتیڤی گەورەیە حکایەتی گەورەیە باشە بەس ئەمە خۆی حکایەتێکی واقعیە ینی خۆی خودی دینامیزمی سڵاعی چینایەتی ئەمە تەرحەکان اینجا ئەگەر فعلا باز لە باسی مۆزوعی کوردستان بێت باز لە مۆزوعی طبقەی کارگەر و بردە پێشەوەی بێت بە هەموو ئەم لایەنانە لە کولێتێکا وەرگرین بە نەزەریاتەوە کە تەمان ئەمە ئیشێن بەرنامەیە نیە بەڵام من بە شێوەیەکی زۆر کولی باسم کردەوە ڕێی منە من یەکی نقطەی ترکە لە هینایی بینم لە چەپی کوردستانایی بینم پێشتریش ئاماژەم بەوەدا باسەکەی ئێمە لێرەیە لەوەیان نییە کە بەرنامەیەکی تر ئەفکارێکی تر تێڕوانینێکی تر بینە پێشەوە قسەکە لەسەر مەشغەڵەتە من مەبەستمەوەیە کە ئەگەر باس لەسەر ڕەخنەگرتنە لە خودی چەپ ئەم ڕەخنێش دووبارە نابێت ڕەخنێکی کەلتوری بێت ڕەخنێکی ئەفکار بێ مامەڵەکردنی ئەفکار بێ لەگەڵ ئەفکارە مامەڵەکردنی وەقایعێکی تر بێ لەگەڵ واقعەتێکی ترا یعنی هێنانی پێکهاتەیەکی تر بێت لە ڕێکخراوبوون و لە تەشەکل ئەوانە با یەقدان بێ بەوەی کەوا ئەم چینەکە قەرار وایە کۆمەلگا بگۆڕێ لەکوێ وەستاوە چی ئەکا ئێستا و ئەو شێوازانەی کە مقاومەتی پێکا لە خۆی چییە ئەگەر نیقابات دروست نابێت و سندیکات دروست نابێت باسەکە هەر ئەوە نییە کە سەرکت و قەمەع هەیە باسەکە لەوە ئەو واوەترە ینی باسەکە ڕێگریکی واقعیە ئەو شێوازە ئەو شێوازە داڕشتنەی کە کۆمەلگای ئێمە داڕێژرا و ئەو جێگا شوێنی کۆمپانیا سەرمایەدارەکان و تێکەڵبوونی بزنس لەگەڵ سیاست و لەگەڵ دەسەڵاتە بە جۆرێکە کە معزلی گەورەی دروست کردەوە بۆ پێکێنانی ڕێکخراوی کارگەری بەو معنا کۆن و تەقلیدیەی کامانن ئەو شێوازانەی ترکە ئەکری ئەمڕۆ دەستیان بۆ بەرین ئەمانە سوالاتێک و پرسیارێکن پێویستەکە کە جوڵانەوەی کۆمونیستی و سۆسیالیستی کوردستان بچنە سەریان و هەوڵی وەڵامدانەوەیان بن و لەم بوارەشە جەدەلێک بکرێتەوە
کە باسەکە لەسەرەوە نییە، نەزەرێکی دیاریکرا و تەڕحکراوەمانە قوبوڵی نەکەیت و بە بۆ ژوازێوانی بزانیت، جەدەل بکەین تا بگەین بە ئەنجامێک و ئەمە ببێ بە سەرنجام بووە قاعدەیەک بۆیە خستنەوەی ئەم جوڵانەوەی، چونکە من پێم وایە ئەمەی کە ئێستا ناوی جوڵانەوەی چەپە و هەموو باڵی لێ پێکاتوە لە کوردستانەوانە لە زەمینی واقعیا کە سەیریانەکەی زۆر لەیەکەوە لەباری کەیف ماهیەتەوە زۆر لە یەکتر نزیکن و زۆر لە یەکەچن، دوورنین لە یەکەوە لەباری ماهیەتیانەوە لە کۆمەلگایە، تەنها مەجموعەیەک تەعابیری دیاریکرا هەمووشی نەبوو بێ بە کێشە لە بینانە، ئەمەش بەدەلیلی ئەو تێگەیشتنەیە لە خەباتی سیاسی، ئەو تێگەیشتنیە لە خەباتی چینایەتی کە بیر و بۆچوونەکان و ئەفکارەکان و کللتورەکان پێش قەدەمەوە پێشینەی هەیە لە چاو شتەمادی واقعەکانە. زۆر باشە. من هەر لە تەکمیلی ئەم قسەیە هاوڕێ شەماڵ نازەمەکو تەجروبەی شخصی خۆم حەزەکەم بێڵێم، ینی مەسلەی خلاف لەناو چەپە، ینی مەوسوعەتی هەیە، ینی شتێکی زۆر زۆر مادیە و بەعزە جارێکیش نییە، ینی تەوان هینی ئیجتماعی هەیە ئەکید، ینی من ینی بازەش اینێکی لاوەکی ناڵم سڕاعاتێکی لاوەکی غەیرە سیاسی شخصی ئەمانە ئەمە بەحسێکی کەن، بەڵام وەکو ینی کێشمەکێشمی سیاسی و فکری لەناو خودی چەپ بەعام ینی لە ئەوروپاش و لە عالەمیش ینی مۆزوعەتی هەیە، ینی ئیرتباطێکی هەیە بە خەباتی چینایەتی و بە شێوە تێڕوانین بۆ ئەو خەباتە و ینی حتا ئیرتباطت لەگەڵیە، ینی تەسەووریش بووی اینجا ئەوە نابێ ئەوە بەڕێی من کەم بکەینەوە، بەڵام تەمەن بە گوێرەی ضرورەتی چوونە پێشەوەی خەباتی چینایەتی بە تەعامل بکرێ لەگەڵەوە. ئیستا مەسەلەن ناکرێت مەسەلەن من لە خۆم ملی شتێ بگریت و بڵێ ئەمە بیان ڕەخنەی لێگرم و لێەوە شتێکە بەمە پێشەیە، ئەمە تۆ بێت لە پەیوەند بە کێشمەکێشمی چینایەتی کە لە کۆمەلگا چێتە پێشەوە لەسەر ئەو سیاسەتانەی کە تەڕحەکرێت لەسەر ئەو مواقفانەی کەوە لەگیرە فعلا نەبێت دەورێکی ئەکتیڤ ببینی و بتوانانی ئەو عایقانە نەهێڵی لە بەردەمینە بەشێکە لە ینی بەشێکە لە ئیرتباطی بە خەباتی چینایەتیەوە، ئەوە بە معنای ئەوە ضرورە، بەڵام ئیتر بە گوێرەی مەنطق و لۆجیکی ئەو چوونە پێشەوەی طبقەی کارگەر و خەباتەکەی، ئەمە لایەنێکی کەیم ئەم دەم کتێبەشا زۆر باسیەوەی کردووە، ینی چون بە دوای ئەفکاری ینی مەسەن چوونە دوای ئەفکاری دینی لە کوردستانە، چوونە دوای ئەفکاری قەومی، طبعا ئەمە بەشێکی گەورە لە چینی کرەکان بە معنایەک، ینی ئێمە ناڵێن تووشی سەرگێژەی هین بووە، ینی ئەو قسەی کتێبەکەشا زۆر باسی کردوانە، ئەمیشان ئەساسێکی مادی هەیە، ینی ئەوەی کە کرێکارێ بیرەکاتەوە ناسیۆنالیزم ڕێگە حەلێکە بۆی ئەوە حتا مساومەیەکەکان لەگەڵ هێزە میلیشیاکانە لەسەر بنەمای ڕەبح و خەسارەی ئەو قەرارایە، ینی شتێکی ڕاشناڵە، ینی شتێکی عەقلانیە خۆیەوە ئەوە مەسەلەن ئێمە وەرگن حتا بۆ ئیسلامیزم، ینی بۆ چون بە دوای تاراتی ئیسلامی کۆتنە دوای حرەکاتەکانیانەوە، ئەمەش عینە شت، ینی ئەو هینە ئەبێ بکرێت تۆ ینی ئەم شتە مادیانە، ینی ئەم نەزرە مادیە بەرامبەر چینی کرێکار و پەیوەندی ئایدۆلۆژی بە طبقەی کارگەرەوەی کێک لەو ئیسنتاجانە کە لەم کتێبا زۆر باش ئینسان دەتوانێت وەکو ینی وەکو قەزێ تەرحی کات، ینی هیچ شتێکی ئایدۆلۆژی لەنا ئەو کۆمەلگایە بەبێت بەنیانێکی مادی نییە، ینی حساباتێکی ڕەح و خەساری مادی عەقلانەی تایە کاچێ بۆ ئیتیجای هەڕوە، ئەمە بەڕێی من نیە ضرورە کە ئێمە چۆن مواجهەی وەکو کارگەرێک وەکو طبقەی کارگەر و حرەکەی اعتراضەکەی مقابلەی مواجهەی ناسیۆنالیزم بکەین و ئەفکارەکان و ئیسلامیزم و تەسیل و کاریگەریان لەناو ئەم بەشە لە چینی کارگەر. تەمان نقطەیەکی کە هەیە کە ئێمە تقریبا بە سەمانە تێپەڕی هەوڵ و تەقەلایەکی گەورە لەلایەن جیلێکی گەورە لە گەنجی ئەمڕۆ لە کوردستانە هەیە کە تەقەلایەکە کە مارکسیزم بە مانای تەبەنیکەوە مارکسیزم تەفسیرکە بە پەیوەندی پێ بکاتەوە بەگەڵ ئەو تایارات و ڕەوەندە فکری و سیاسیانەی کە لە عالەما هەن ئەمڕۆ بەشێکی کە لەوەیە کە ئەم حاڵەتە ئێمە بەشێکی ینی ئەوەیە کە لەم مەیدانەش قسەی زۆر جدی بکەین، جان مەقسەمەوەی بۆی لە قسەکانمان لە ئەوی سنتاجە نەکرێت کە ئێمە خەباتی نەزەری و فکری و سیاسی وەکو مارکسیستێک و وەکو مارکسیستێکی پرۆلیتاری لە پەیوەند بەم خودی ئەم تەحولاتە فکری و سیاسانەی لە کۆمەڵگەی کوردستانە
الرؤية أبي قصي جدي معنا له حتى مثلا موقف ورقتين لبرامبر بوست مودرنيزم ولا برامبر أفكاري كي كالتشراليزم كسبنا كي كهاتو تو آراوا يعني أو واقعتي وجودي كالتشراليزم لكل سنة إسا بشكل كي كموجودة بس ما بشكل تاسع أبي شوني بحثوا جدلي كي كلا برنامج يعني قصيدة سرت يعني بشينا سري براسي أوش مسألة كي جدية إن جاء مسألة قصي جنان قصي حركي برزقاري خوازاني جنان لكل سنة قصي مرسالاري وكشني جنان لكل سنة بحثك ومسائل يعني بشوي كي مباشر وراسته وخب مرتبطة بطبقي قارقروا يعني هم يجي بدرجة أساسية لحركي آزادي خوازاني جنانا بشي أجر عمودي فقري كي مسألة جناني يعني جناني كيكار وجناني بيكار وجناني تشيني طبقي كارجر دائما دائري نبي براسي وحركة تحررية أصلا ناتوان اشتبكا بشتي يعني ناتوان بلين هیچیشی نەکردۆ بە هیچ یعنی ئەوە تا هەموو بانگەشەیە ئەکرێ ئەوانە مەسەلەن توانیوێتی تەنانەت ژمارەکەی کەم کاتەوە من مەشکوکم لە بەرامبەر ئەوەیە بەو هەموو تەبلیغاتانە و کەمپینانەکە ئەکرێ لەبەرەوەی هێزێکی مادی نییە یعنی تەواوی ئەو ژنانی کاتوانن بەشێک لەم جوڵانوێ بەشێک نین لێ ئەساسەن بوو چونکە تەواوی فکرکردنەوە ئاوای لێ هاتووە لە کوردستانە ینی ئەمەی کە ئێلیتێکی دیاریکراوە توانێت نوێنەراتی کۆمەلگا بکات و نوێنەراتی هەموو مەسایلێکی تر بکات و باسەکەش باسی فەرهەنگیە شەڕە لەگەڵ فەرهەنگی کۆمەلگایە ینی شەڕ نییە لەگەڵ واقعەتەکانی کۆمەلگایە بەڵێ ببەخش يعني شەڕ نیە لەگەڵ سترەکچەری طبقاتی واقعەتی کۆمەلگا فعلا ئەو قسەی دروستە يعني ئەزانین چۆن با ئەمە شینکە خۆی ئەوە ڕاستە تەمان ئێمە ینی خۆی یەکێک لەو شتانەی کە یەتە پێشەوە لایەکەوە زەربەیان لە هەموو فکرێکی ئازادی خوازانە و تەحرڕی و بەتایبەتی نەزەرەی مارکسیستی و تەسەووری مارکسیست و بەدیلی کۆمن ینی شیوعیەت بۆ ئەو جامعەیە ئەمە على طولی خەدنێ بورژوازی لەسەری قسە ئەکات و ئەی کوتێ و ینی عاقەیە خاتە بەردەم بەڵام ئەوەی کە ئەساسە لە مەسەلەکە ئێمە بچینەوە سەر يعني أم بعد اجتماعي يعني حركتك يعني خذي أساسي ستراكشري طبقاتي سرمایه‌داری لكل سنة وحتى جاري كان هاوري مثلا قسم لقلاك بس خمالتي كردستان وأوانه يكر وتماشى أوكي خمالتي تدرس بقى تورا سيري واقعتي كمالجي كردستان واقعتي اجتماعي واقتصادي واجتماعي كردستان يعني بزانا خصائصي globalization لكردستان صفقاتي خمالي بونكي تانية همو حياتي بشر أمره بحكم نيوليبراليزم يعني بند بوبا موضوعي بارو كارو ندوزينه ودركدنا سكارو بيوند لقل سلمايو لقل أو سيسميكا أم سلمايا داري أبا بريوا بحثي أساسي كمالاتي لكمالكي كردستان أمية بشكل أساسي بەڵام ئەم ینی کەڵچەر و مەسائل لە قەومی شتەکانێکەوە بێ بچینە سەری من تەفسیرم کردکەوە ئەویش حتا بەعدی مادی هەیە لەسەر شتە مادیە تهدید دەکرێتەوە قسەی ینی با بڵێن کۆیکەمەوە شتەکان ینی هەموو بەعدێکی ئەم سترەکچەرە چینایەتیە کە ینی چەوسانەوەی جیاوازی فئات و ئەو حەلەقاتانەی کە بە دەوری طبقەی کارگەرە و لە تەرکیبەکەیەتی بەتایبەتی مەسەلەی ژنان مەسەلەی گەنجان مەسەلەی تەمیز بە دژی فئاتی مختلف لەناو تەمیز بە دژی فئاتەکانی ناو طبقەی کارگەر ئەمانە هەمووی بەشێکە لە خەسائیسی داینامیزمی حیاتی ڕۆژانە و تۆ ئەگەر سڵاعی چینایەتی ناو طبقەی کارگەر ئەبیتە پێشەوە هەموو ئەم شوێنانە بە مانای کەلیمە وجودی مادی دەبێت و سیاست و طرح دەبێت بووی و ئەجندەت هەبێ بووی ئەو هینەش حتا ئەوەش بینەوە بۆ هین يعني أم أجندية شيء أو كا نازم خم برنامج مجالي وشيتانيا أما كا لسه هين باس ما كرد يعني لسه جرامشي وطرحي هيجموني يعني مثلا أو فكري كلينين هنا وقتي وقتي خوي طرحي أجندي بروليتاري سياسي بروليتاري أجتو أجندية طرح كمصالحي يعني مصالحي واقعية فلاحين تحقيق فلاحين وكو شتێکی مادیە بە دەوری ئەم ئەجندەیە ئەم ئەجندە سیاسیە یعنی مەخسم چۆنە طبقەی کارگەر نەگەرەتوانێت خودی سیستمەکە و سڵاعی طبقاتی بەو ینی خۆی یەخە ئەشتوانێ ڕەهبەری کولی تەحولی ئیجتیماعی بکە بە شتێک بەرنامە و سیاسەتێکی بێ کە فعلا تحقیق ئەمانە بکات يعني مثلا ئیسا ئەگەر کۆمەنیستەکان و ئەگەر حرەکەی کرێکاری لە ئاسێکا بتوانێت
بۆ پەڕی ڕادیکالێتەوە قەزەی ژنان ببێ بە ڕەهبەری ژنان بە حکمی ینی موقعەتی واقعی خۆیان بە حکمی ڕەبح و خەسارەی خۆیان لە ناو ئۆسیستایەت لەگەڵتا ینی وێت و بەشێکی ئەساسی لەگەڵتا حەلقاتەکانی دەوروبەری کرێکارانی دەوروبەری خەڵکانێکە ینی تەمیز تووشیانە بێت ئەمانە هەمووی ئەم مەسائلانن کە ینی ئەساسەکەی لەوێ لەم سترەکچەرە تەبەقایەتیەوە دەست پێ بکەیت و چینی کرێکار بە مانای کەلیمە ینی وەکو چینێک من باسەکەم وەکو چینە خاوەنی ئەم ڕسالە تەحەڕڕێ و ئەتوانێت عملیان ئەم شتە بکرێت چکان نەک بەوەی کە ئێمە وەسفیکەین بەشێکە لە دینامیزمی خودی سترەکچەرەکە و دینامیزمی خودی سڕاعی تەبەقاتی ناوە کۆمەڵگەیە ئەمانە گەرچە ببێ بچێتە سەرمە تەمان من آخر قسم بکەم بۆی زۆر لەسەری نەڕۆ آخر قسم بکەم لەسەر ئەم مەیدانە تەمان ئێمە بە حسابی ئەوە بکەین يعني تنظیمبوونی برجوازی دەسەڵاتدار بە خۆی و میلیشیا و ئەحزاب و قدرەتیەوە بە حکمی نەهبی بۆ ینی سەرەت و سامانی کۆمەڵگە و هەموو فەساد و ینی زوڵم و زۆری کە لەسەر کۆمەڵگەی کوردستانەکە ینی هێزێکی هائیلە بەڕاستی هێزێکی هائیلە ینی چەپۆکی خۆی گرتووە لە کولی ئەو کۆمەڵگەیە و ینی خەباتی ینی بردنە پێشەوە قسەکردنە سەر بچوونە پێشەوەی خەباتی چینایەتی لە کوردستانە ینی ئەگەر یەکێ بە تەمای ڕزگاربوون بێ لەم مەوزوعە لەم وەسعات ئەبێ ئەم کولێتە ببینێ و ئەبێ لە تەحلیلی ئەخیرە بەرنامەی ڕزگاری خوازانەی چینی کرێکار لە سەرانسەری کوردستانە ئەمە ڕەتدانەوەی بەرامبەر خودی ئەم میلیشا گەنیەوە بەرامبەر ئەم دوو ئیدارەیەوە بەرامبەر کولی ئەم دوو جهاتە هیچ جهتێ لە جهاتەکانی ناسیۆنالیزمی کورد ناتوانێت لەم تەرەفیانیان لەو تەرەفیان موجود بێت يعني حتى ئەگەر هەش بێ حتا گۆڕان چەندە محاولەی کرد زەعیب بوو لە بادینانە بەڵام حرەکەی کۆمەنیستی و حرەکەی کرێکاری ئەتوانێت بە یەک خەتوە لە منعاتفێکی گەورە سەرانسەری کوردستان بتوانێت خا لەسەر دەوری بەرنامەجێکی شۆڕژگەڕانە و بتوانێت وحدەت بابم اعتراض اجتماعیە طبقاتی کە موجودە لە کوردستانە ئەمانە مەسەل مەسائلی ئەساسین کە ئێمە بێ دەرگیری قسە بین بزانین عواقەکانی بەردەمی ئەمە چییە مەسەلەکە لەسەر عوایقەکانێتی منیش بڵین چۆن بڵێن جەمبەندیەکەی ئاوا بکەم لە کۆتایی ئاوا بڵێم من وازانم لە کوردستانە پێکهاتەی چینایەتی زۆر زەق و ئاشکرا دیارە پێکهاتەی چینایەتی کۆمەڵگەی کوردستان شتێکی بەرجەستەیە دروستکراوی کەس نییە و ئەمە تقریباً کارێکە کە بەشی زۆری کۆمەلگا ئەمڕۆ ئەیبینێت و ئەترافی پێکا بە خودی بۆ ژوازی خۆشیەوە کەمێک لە کاتی بەرنامەکەمان درێژ بێت وەڵام کێشەیەک کێشە نێتوانین تا سعاتێک بەرنامەکە درێژ بکەینەوە دوا بەرنامەمانە وازانم ئەم پێکاتەیە وجودی هەیە بەڵام ئێمە ئەمڕۆ لە کوردستانە بێ ئەم واقعیتە و حقیقەتە بزانین لە قۆناغی تەحەولکردن و گۆڕانکاری لە بڵێن پێکهاتەی چینایەتیەوە بۆ ڕیزبەندی چینایەتی ئێمە ئەوەی کە پێوترێت کلاس فۆرمیشن یا ڕیزبەندی چینایەتی ئەوەی کە چینی کارگەر لە بەرەیەکە ڕاوەستا بێ ڕێکخراوی خۆی هەبێت لە بەرامبەر کۆمەلگای سەرمایه‌داریەوە لە بەرامبەر سەرمایه‌دارانە حتا بەرامبەر سەرمایه‌داران ئەگەر کۆمەڵگەی سەرمایه‌داریش نەبێ بەرامبەر خودی سەرمایه‌داران و بۆژوازی وەستا بێتەوە داوای مافەکانی خۆی کە ئەمەمان نییە لە کوردستان ئەمە حقیقەتێکە مەسەلەن خەڵک جوڵانەوەیەک هەیە باسی کۆمونیزمەکە و باسی کارگەرەکەوەمانە بەڵام لە ئەرزی واقعە لە زەمینە ئەمە ڕێکخراوی ئیسلامیمان هەیە شەبکات و تۆڕی ئیسلامیمان هەیە پارەیان هەڵڕشتووە ئەنواع و ئەشکال مەساڵحیان دروست کردووە هەموو جمعەیەک لە مزگەوتەکانە کۆبوونەوەیان هەیە دام و دەستگایان هێوانە وەک بۆژوازی سەرمایه‌دارانیشی تر کەم و سەرمایە کۆمەلگایان بەدەستەوە و کۆمپانیان بەدەستەوە و سامانی کۆمەلگان لە بردەستی خوانە قۆڕ کردو و هەموو جونگەکانی کۆمەلگان بەدەستەوەی بە جۆرێک لە جۆرەکان بەڵام چینی کارگەر مؤسساتی خۆی نییە دامەزراوەی خۆی نییە ڕێکخراوی خۆی نییە و ئەم بڵین سەفارایە ئەم ڕیزبەندە چینایەتێ لە ئاسی کۆمەلگای بە بەرجەستەی دەرنەکەوت ئێمە لە قۆناغی ئەم تەحەولەیە و ئەگەر ئەمە سەر نەگرێ سەرنجام چینی کارگەر نەتوانێت بەم بڵین ڕیزبەندیە چینایەتێ سەر بەخۆی خۆی لە کۆمەلگایە بگا دەخالەتی لە هیچ کام لە مەسائلەکانی ترا ناتوانێت بچێتە پێشەوە و لە هیچ کام لە مەوزوع کۆمەڵایەتەکانە ناتوانێت پێشڕەو بێت لەبەرەوە وەختێکە استراتیژدا ئەنین ئەبێ دابدابنێن هەنگاوی یەکەممان چی و هەنگاوی دۆمان چی و هەنگاوی سێمان چییە دروستە کە ئێمە بێ ڤیژنمان هەبێ بڵین
ڕوئیامان هەبێ بۆی کوا لە ئایندەیە چیەکەین بەڵام ئەوەی کە بە نەخشە دای بڕێژیتوانە نەخشە لەسەر ئەساسی ئەوەیە کە ئەمڕۆ ممکنە ئەنجام بدێ من پێم وایە لەم پرۆسیسەیە پرۆسیسی ئەوەی کە لە کلاس فۆرمیشنەوە لە پێکهاتەی چینایەتیەوە بەرەو ڕیزبەندی چینایەتی بڕۆین پرۆسەیەکی فکری نییە بیر و بڵاوکردنەوەی بیر و بۆچوون و بیرروڕانیە دیتنی هەمان ئەو ماتریاوانەیە کە خودی ئەم بڵین پێکهاتە چینایەتی هێناوێتە دەرەوە خودی ئەو ململانیە بێدەنگەیە کە هەموو ڕۆژێک هەیە دەرئەکەوێت و کارگەر لە بەرامبەر چەسانەوەیە بێدەنگ ناوەستێ جۆرێک لە مقاومەتی هەیە جۆرێک لە بەرەنگاری وەستاوەتەوە شەر نییە لە شوێنی کارەکانە بێت لە شوێنی ژیانایە لەو جێگانەیە لە کۆمەلگا کە فرسەتی هەیە دەکەوێت پێویستمان بەوەیە ئەم ماتریاوانە بناسی و لەسەر سەیسی ئەم ماتریاوانە ئەو ڕیزبەندە چینایەتێ دروست بکەیت ئەمە ئەو سوالەیە کە بێ هەمومان بە دەوری و کۆبینەوە ئەوانە چین وە چۆنچۆنی دەستیان بۆ بەرین وە چۆنچۆنی هاوکاریان تیا بکەیت و لەو جێگایەیە کە ئەو پرۆسەیە ئەنجامەدەین گرنگ نییە بۆ چوونی فکری و سیاسیمان لەسەر سۆشیالیزم چیە سۆشیالیزم دەوڵەتیە یاخود سۆشیالیزم قودرەتی چینی کارگەرە ئەوە ئەگەر لەسەر پێکهاتەی دروستکردنی ڕیزبەندی چینایەتی ئێمە لە کوردستانە متتەفقین کە دەست بەرین بۆ کامانەوە لە شویا کارتین پێکەوە ئەوە ئەتوانێت بوارێک بێ بۆ کاری پێکەوەی بۆ چەپیش لەم پەرتەوازەیە و لەم شەڕی تێکست و شەڕی ئەفکارە بێ حاصلە ڕزگاری بێ وەسەرنجام توانای ئەوەی هەیە کە بێتە هێزێک لە کۆمەلگای کاریگەری لەسەر چارەنووسی کۆمەلگا کولی مەسایلەکانی کۆمەلگا بە من ئێستێداجم لەم کتێبەوە لەو باسانەکە کردمان ئەمە بوو کە باسم کرد کە دیارە بە توندی لە دژی تەواوی ئەو بیر و بۆچوونانم کە چینی کارگەر لە کاتە دەرەوەی تاریخ و مێژوو باسی حەشاماتەکە لە بری چینی کارگەر وایە چینی کارگەر وجودی نەماوە نەخێر تەواوی کۆمەلگەی کوردستان بەشێکی زۆری کۆمەلگەی کوردستان بەشی هەرە گەورەی کۆمەلگەی کوردستان پرۆلیتاریایە بە ژنی ماڵەوە بەو خەرکاری کە هێشتا کاری دەست نەکەوتۆ بێکاری چاوەڕوانێکە بەو بێکارانەی کە ئومێدێک نییە بۆ دامەزراندن و کار دۆزینەوەیان بەو کارگەرانی کە لەسەر کارن بەو کارگەرە هاتووانەوە کە لە وڵاتانی ترەوە هاتوون هەموو ئەمە بەشێکن لە چینی پرۆلیتاریە کوردستان کە ئەتوانن لە ڕێکخراوێکی سەراسەریە یەکگرتوو بن بە فۆرمی جۆر بە جۆر بە فۆرماتی جۆر بەجۆر گرنگەوەی پرسیارەکەمانەوە بێ ئەو ڕێکخراوانە چۆن دروست بکەین ماتریالەکەی چیەوە لە شوێ بتوانین ئەو ماتریالانە پیاکەین و ئەو پرۆسەیە بەرینە پێشەوە من بەمەنە ئیکتیفاکەم وایە دەگەر سەرنجێک هەیە سەبارەت بە کولی باسەکان فەرموو ئەگەرنا بەرنامەکە تەواو ئەگەمەجارە بێ من منیش بیسەبەر لەگەڵ ئەو ئێستاجی تۆیان ینی دروستاوە کە ینی ترکیز ئەساسە لەسەر ئەو هینە تەبقاتی بێت و بەو شکڵ شامیل لەو نەفی هەموو ئەو تەسەوراتانێکی کە ینی بێبایخی هەیە بەرامبەر دەوری چینی کرێکار و ئەسڵ نەفی وجودی چینی کرێکارەکە و ئەسڵ نەفی و بە دژی سۆشیالیزم و کۆمەنیزم و هەرچی هەر شتێکە ڕەبتی بەم تەبقەیەوە بێ ئەمە ئەساسی مۆزوعەکەیە کە بێنسان نقطەی ئیطلاقی بێ بەڵام من لە پەیوەند بەهینەوە حەزەکەم تەجوێ بێنەوە لە کوردستانە ینی مجموعی ئەترازاتی زۆر گەورە لە چەند ساڵی ڕابردووە بۆ حکمی بڕینی موچە لە کوردستانە ڕوویە ینی مەسەن بێ ئێمە بیرکردنەوە لە ینی دروستکردنی نەکرد ینی ئیشکردن بۆ شتەکان بیناکردنی واقعی منەظەماتی کرێکاری ینی مەسەن ئەو هەموو ئەترازاتانە ڕوویە ئەو هەموو قوربەسەری و داماوەیە بەسەر چینی کرێکارە سەپێندا و بەشن مۆزەفین و بەسەر فیعاتەکانی کە بەڵام تا ئەسن نەهاتە نەبوو هۆی ئەوەی کە ئیتیحادیەکی بەقوەتی گەورە لە کوردستانە لە سەراسەری کوردستانە دروست بێت کە ئەوە بەڕێی من یان یەکێک عاملێکی زۆر گەورە ئەبوو لە چوونە پێشەوەی زیاتر و شکڵ ینی بەقوتکردنی سڵاحی چینایەتی لە کوردستانە لەسەر ئەساسی طبقاتی ینی سڵاح لەسەر ئەساسی طبقاتی نەک سڵاح لەسەر ئەساسی مەسەلەی قومی و ئیسلامی و ئەم شتانە ینی حتیان ئەفکارێکی لاوەکی لەسەر ئەساسی طبقاتی مەخسەم چۆنە دروستکردنی و ئەمەلی ئەم منەظەماتانەی کە ئەبێتە هۆی بەقوتکردنی خودی کلاس فۆرمیشن ینی بەشێکە لە ئەرکانی دروستکردنی حرەکەی ینی شکڵگیری چینایەتی ئەمە نقطەی یەکەم
يعني مثلا ئێمە بۆ میسال لە بەرامبەرم ئایقایەکێک لەو ئایقانەی کە لە کوردستانە مەوجودە مۆزوعی ئەوەی کە هیچ حەقێک نییە إلا يعني نقابة حیزبەکان نەبێ نقابەی مستەقیل و عملی تەنظیمی يعني ئازادی ڕێکخراوبوونی نقابی لە کوردستانە نییە بە معنای کەلیمە نییە مەمنوعە باشە ئەمە تۆ مەسەڵەن یەکێکە باسی طبقەی کارگەرەکە و لەناو بەشێک لە طبقەی کار ئەبێ هەوڵ و تەقەلای ئەساسی ئەوە بە کامە فەرزکا بەسەر دەوڵەتە و ئەبێ ئەو ئیشی کە کرا لە مەوریدی ئەو ئەترازە ئیجتیماعی گەورەی کە ڕووی بە تحول بێ بۆ دروستکردنی ئیتیحاد تحول بێ بۆ یەکێتی دروستکردنی یەکێتی کارگەری ئەم مەسەڵەن ئەمە وەکو نمونەیە گەیەنمەوە نمونەی تر زۆر زۆرە لە هەموو مەیدانێکی ئەم کارکردنا مەسەڵەن کرێکارانی ئەجنەبی کە وەکو عەبد تەعاملێک لەگەڵیانە لە کوردستانە و بە هەزاران و هەزارانیان ئەچەوسێنێتەوە لە ماڵەکانە ئەچەوسێنێتەوە لە ئیش و کارە کری کەمیان هەیە ئەمانە مەفروزێ یعنی ئەمە ئەجوایە بخۆن کە ئازادی دروستکردنی نەقابەی مستەقیلیان و ئینتەرناسیۆنالیستی لە هاوبەشی ئینتەرناسیۆنالیستی لە بینی کرێکارانە ئەمە خۆی بە معنای کەلیمە وایەکی چینایەتی دروستەکە لەگەڵ کۆمەڵگەیە تۆ ئەگەر مەسەڵ چینی کرێکار ئاگاهی بەمە نەبێ تەمەنەکەوێتە ژێر تحت تەسیری ئەفکارێکی باوکە مەوجودە و دژی طبقەی کارگەر و ئەوفیایی کە مەوجودە ئەمانە مەسەڵ بەشێکە لە دروستکردنی بنیانی ئەم کلاس فۆرمیشنە مەسائلی کە زۆر زۆرن هاوڕێ مەسەڵەن لە مەوریدەوەی کە چۆن تۆ هەموو شتێکی سیاسی هەموو نەزەڵی هەموو مەسائل بە ئینگلیزی پێڵەن کلاس بیست يعني لەسەر ئەساسی تۆ چینایەتی وەرە تەحلیلەکان بکە نەکبی کە بە نەزەریاتی بێهودەی بێ ئەساسی بێ ڕەبەت و ینی اختیاری ئەوە زۆر نووسی نەنووسێ زۆر قسە هەیە بەڵام من ڕێکم ڕۆژی قسەکەم زۆر تاکید مەسەر کردە نەزەرێکی مادی ماتریالیستی ئینتقادی کە خۆی لە ئەسڵا چینایەتیە ئەمە بەشێ بێت لە کەڵچەر و قسە لە ناوماڵگە ئەمانە هەمووی ئەمانە مەسائلن کە ینی شتی زۆر زۆری کە هەیە ئەتوانێت قسە ئاخر قسەمەگە هاوڕێن قسەی بەسیتە ئەبێت تۆ ئێمە یەکشت حساب بکەین لەم کتێبا باسیەوە کە چۆن ئەو کەڵچەرانەی کە هەن مەسەن وەکو کەڵچەری دینی و قەومی و ئەمانە لە وڵاتانی کە بە موازاتی ستەکچەرەکە هەنوو مەوجودن بەڵام بۆ ملاحەزەکە لە عێراق و لە کوردستانە مەسەن بۆ میسان ناسیۆنالیزم و ئیسلامیزم بەتایبەتی ناسیۆنالیزم وەکو ڕژێمەکەی ڕژێمی ناسیۆنالیستی لە کوردستانە بەرئینە هاتووە ینی بەشێکی کوشندە و دڕندەی محافەزە ینی پارێزەری ستەکچەری ینی هینە علاقاتی سەرمایه‌داری و نیۆلیبرالیزمە لە کوردستانە ینی ئەوە مەسەن ینی هینەکەەوە نییە بە ناسیۆنالیزم بە موازاتی سەرمایه‌داری مەوجودە ناسیۆنالیزم بەشێکی ئۆرگانیکی ئەتوانم بڵێم و حامی خودی سەرمایه‌داریە لە کوردستانە اینجا تۆ ئەگەر مثلا هەچ نەزەرێک بۆ تەتەوری سڕاعی چینایەتی لە کوردستانە بڕاتە پێشەوە لەم لایەنەی کە لە بەرامبەر ناسیۆنالیزم مساوامە بکەیت لە ساڵ 90 ئیشەکەت و استراتیژەتەکە تێگەیە ینی تێگەشکێنێ وەکو کۆمۆنیستێک سپاس دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆش مؤەید بۆ سپاس بۆ بینەران کە تا ئێستا بینەری بەرنامەکانمان بوون دەستەکانی خۆش بێ دومێدەوارم لە بەرنامەی ترا پێکەوە بۆ باسی تر و مەسائلی تر یەکتر بگرینەوە هەر بژیت چاوەکەمی زۆر ڕزم هەیە و من ئامادەم هەردەم کە ئامادەبییتۆ و دەستەکان خۆش بێ زۆر مبادرێکی باش بوو ڕێز و سڵام هەیە بۆ تو ڕێز و سڵام هەیە بۆ بینەران هەمویان سپاس هەر بژیت بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم باسە کە لە چوار بەرنامە پێکات بوو من و مؤەید ئەحمەد ڕانان و خوێندنەوەی ڕەخنەگرانەمان بۆ کتێبێکی نوێ کرد کە لەلایەن نووسەر ڤیڤیک شیبەرەوە دەرچووە بە ناوی ماتریکسی چینایەتی ئومێدەوارم بتوانن لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە ئەم بەرنامانە پەخش بکەن پێشوازی لە کۆمنتەکانتان سەرنجەکانتان ڕەخنەکانتانەکەین کە لە یوتیوب بینووسن و بەڵێنە دەین کە وەڵامی سەرنج و ڕەخنەکانتان بدەینەوە زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بە شادی و کامەرانی تانەسپێت